هاتم کە پێم بڵێ ئێستا کە دۆخی پەرلەمانی کوردستان چۆنە بینی و تا چەند لە ڕۆڵی پەرلەمانی کوردستان ڕازی وەکو پەرلەمانتارێ. بەڵێ دیارە پەرلەمانی کوردستان هەر بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان باڵاترین دەسەڵاتی یاسادانانە، بەڵام بەداخەوە لێرەدا لە ماوەی ڕابردوودا ئەتوانین ئەوە بەدی کرابێت لە ئاستی ڕای گشتی و هەر ئەو پەیامە بە گشتی گەشت و ئەتوانین بڵین کە بەداخەوە پەرلەمان نەیتوانێت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بگێڕێت و پەرلەمان نەیتوانێت ئەو مینبەرە بێت کە داکۆکی لە مافی قوتی خەڵک داکۆکی لە مافی خواستی خەڵک بکات و نەیتوانێت ئەو پرۆژە یاسایانەیە ئەو یاداشتانی کە لەلایەن پەرلەمانتارانەوە ئاڕاستەی دەستەی سەرۆکاتی بکرێت بخرێتە بەرنامەی کارەوە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەتوانین بڵێن بەداخەوە تەداخلاتی سیاسی لە ناو پەرلەمانی کوردستانە تا ڕادێک لە ڕادەکان ڕەنگیاوەتەوە و بەرژەوەندی حزب بووە بە چەکێک بۆ ئەوەی کە پەرلەمان بەکار بهێنرێت بۆی بە هەندێک بەرژەوەندی شخصی و حزبی بگەن. بێگومان ئێمە بۆ خۆشمان فۆکس لەسەر دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بە پلە باڵە ئەبینین بە حکمی ئەوەی کە ئەوانەی چی زۆرینەن لە پەرلەمانی کوردستان و لە هەمان کاتە زۆرینەن لە حکومەتی هەرێمی کوردستان ئێستا لە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و بەپێی ڕەزامەندی ئەوان و بڕیاری ئەوان ئەرک و کارنامەی پەرلەمانی کوردستان بەڕێ ئەکرێت. بۆیە ئێمە دەڵێن دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەداخەوە لە ئاستێکی لاوازدان بەڕاستی دەبێت پەرلەمانی کوردستان وەک ئەوەی باڵاترین دەسەڵاتی یاسادانانە دەبێت بەدەربێت لە ئەجەندای حزبی و نابێت بە هیچ شێوەیەک لە ململانە سیاسەکان بهێنێتە ناو ساحەی پەرلەمان و مناقەشەی لەسەر بکرێت و بڕیاری لەسەر بدرێت بەو ڕادەیە کە ئێستا ڕەنگی یاوەتەوە کە ململانە سیاسەکان هێنراوتە ناو ساحەی پەرلەمان بە شێوازە لە شێوازەکان ئەمە حزبە باڵەکانی کە یەکێتی و پارتین بەداخەوە کە کاتی حزبەکەی کە بە پێی پێویست بە تەنگیەوە ناچێت و کۆبوونەوە کۆمەڵشتی زۆر لاوەکی حزبی بەڕێ ناکرێت. ئەمە مانای ئەوە نییە تۆ بیهێنیتە پەرلەمانی کوردستان و ئەرکی پەرلەمان و کاری پەرلەمانی لەسەر ڕابگریت.